لە پێشانگای منداڵانین لە شاری ستۆکۆڵمی پایتەختی وڵاتی سوێد. ئەم پێشانگایە 10 ساڵ تەمەنی هەیە. لە 12 ئۆکتۆبرەوە تاوەکو 14 ئۆکتۆبر ئەم پێشانگایە بەردەوام دەبێواتە ئەمڕۆ دوایین ڕۆژی کارەکانی ئەم پێشانگایەیە. پێشانگاکە پێک هاتووە لەو کەرەسە و پێداویستیانەی کە بۆ منداڵ بەکاردێت لە کاتی لە دایکبوونیەوە تاوەکو تەمەنە جیاجیەکانی گەورەبوون. با پێکەوە سەردانێکی ناو پێشانگاکە بکەین و بزانین کە ئەم پێشانگایە چه جۆرە کەرەسە و پێداویستیەکی منداڵانەی لەخۆ گرتووە. پێشانگای منداڵان کە لە شاری ستۆکۆڵم بەڕێوە دەچێ دەیەمین ساڵی تەمەنی خۆی تێپەڕ دەکات. هۆکاری دروستبوونی ئەم پێشانگایە دەگەڕێتەوە بۆ حەز و ئارەزوو بیرۆکەی ئەو ژنە سوێدیەی کە پێی خۆش بوو بە شێوەیەک لە شێوەکان خزمەت بەو خێزانانە بکات کە چاوەڕێی منداڵن یاخود منداڵی چووکەیان هەیە و پێویستیان بە زانیاری زیاتر هەیە لەسەر پێداویستی بۆ منداڵەکەیان بە هەموو شێوەیەک. هەر بۆیە کیکی دەڵێ زۆر گەڕام تاوەکو بتوانم شوێنێک پەیدا بکەم بۆ ئەوەی لەوێڕا دەست پێ بکەم و پێشانگایەکی لێ دروست بکەم کە یارمەتی دەری ئەو کەسانە بم کە پێویستیان بە یارمەتی هەیە. بەڵام بەداخەوە هیچ جێگایەکم دەست نەکەوت. هەر بۆیە بڕیارمدا لە باڵاخانەکەی خۆمانەوە لە ژوورێکی بچووکەوە دەست پێ بکەم. هەر بۆیە لەوێوە دەستم پێکرد و پێشانگایەکی بچووکم بۆ بنەماڵە و خزم و کەس و هاوڕێ و دۆستەکانی خۆمدانا. پاشان وردە وردە پەرەم بەکارەکەمدا. پێشانگای منداڵان تەنیا شوێنی نیشاندانی بەرهەمی کۆمپانیاکان نییە کە فرۆشیاریان بۆ زیاد بکرێ، بەڵکو لەو پێشانگایەدا بەدەیان کەرەستەی سەرگەرمکردن و خزمەتکردنی منداڵانی تێدایە کە بێ بەرامبەر پێشکەش بە منداڵان دەکرێت. ئەم پێشانگایە شوێنی کۆبوونەوەی هەموو ئەو ژنە دووگیانانەیە لە کاتی دووگیانی تا کاتی منداڵبوون و ئەو ژنانەی کە منداڵەکانیان تەمەنیان تاوەکو 6 ساڵە. دیارە هەموو ئەو کەسانەی کە منداڵیان هەیە و تەمەنیشیان گەورەیە دەتوانن سەردانیان پێشانگایە بکەن. لە پێشانگای منداڵاندا ئیسکی واتە خلێسکێنەی سەرسەهۆڵ، سیرک، شانۆگەری و تاتر، موسیقی، کاری دەستی، ژمناستیک، لیباسی منداڵان، کەلوپەلی یاری منداڵان، کەرەسەی ڕازاندنەوەی ژووری منداڵان و هەروەها ئۆتۆمبیلی یاگرکوژێنەوە و زۆر شتی دیکەی سەرنجڕاکێش بۆ منداڵان هەبوون. کاتێک سەیری منداڵەکانت دەکرد زۆر بەڕوونی بۆ دەردەکەوت کە شاد و کەیفخۆشن و چێژ لەو کاتە خۆشانە دەبەنە سەر کە ئەمەش کاریگەریەکی زۆر ئەرێنی لەسەر دەرونیان دەبێ. لەو پێشانگایەدا هەروەک دەبینین چەندین جۆری جیاوازی کالسکە یاخود عەرەبانەی جۆرا و جۆری منداڵان دانراون کە بۆ وەرزە جیاجیەکانی ساڵ بەکاردەهێنرێن و مۆدێلی جیاجیایان هەیە و لە کەرەستە و قوماشی جیاجیاش دروست کراون. هەر کام لە ئێوە دەتوانن بە پێی جنسی منداڵەکە لەو کالسکانە کەڵکوەرگرن. کالسکەی وهەیەکە زۆر نۆرماڵە و دەتوانێت لە کاتی پیاسە یاخود چوونە بازار یان بۆ میوانی کە دەچن بەکاری بهێن. جۆرێکی دیکەشیان کاتێک دایک و باوک پێکەوە دەچن بۆ وەرزش ناتوانن منداڵەکەیان لە ماڵەوە بەجێ بهێڵن بۆیە لەو شێوە کالسکەیە کەڵگوەردەگرن. دیارە ئەگەر هەوا بارانیش بێ گرنگ نییە لەبەرەوەی منداڵەکە لە تەڕبوون و سەرما دەپارێزێت. هەروەها ئەگەر بیان هەوێ هەڵبێن یان بە پاسکیل وەرزش بکەن هەندێک کالسکەی دیکەشان کە بۆ ناو بەفر و ئیسکی سوودیان لێوەردەگیرێ. هەندێکی دیکەشان کە دەتوانن بە خۆتیانەوە گرێ بدەی و بۆ سەر عەرزێک بەکاردێن کە چاڵ و چۆڵی زۆر تێدا بێت.
هەروەها لەو پێشانگایەدا کورسی ناو سەیارە واتە ئەو کورسیانەی کە بۆ منداڵ لە نێو ئۆتۆمبیلدا بەکاردەهێنرێت دانرابوون. کورسی ناو سەیارەش زۆر گرنگە بۆ پاراستنی منداڵ لە کاتی لێکدانی ئۆتۆمبیل و پێویستە دایک و باو کاری بهێنن. ئەوەش جۆری جیاوازی هەیە. هەروەها کورسی نان خواردنی منداڵ و ئەو کۆڵە پشتەی کە منداڵی تێدا هەڵدەگیرێ و زۆر کەرەستەی دیکە کە یارمەتی دەدەن منداڵ زۆر بە ئاسانی ڕۆژانی تەمەنی خۆی تێپەڕ بکات. گرنگی ئەمانە هەمووی لەوەدایەکە جگە لەوەی ژیانی ڕۆژانەی منداڵ ئاسان دەکەن لە پارچە و کەرەسەی واش دروستکراون کە ژیانی منداڵەکە دەپارێزن و نابنە هۆی ئازار بۆی. خواردنی منداڵ زۆر گرنگە. لەم پێشانگایەدا بینیمان کە هەندێک جۆری خواردن کە لە میوە دروستکراون دانراوە. لەم بەشەی پێشانگای منداڵاندا خواردنی مناڵان دانراوە. ئەم خواردنە لە تەمەنی 4 مانگیەوە هەیە بە جۆری جیاواز هەتاوەکو 15 ساڵی. ئەم جۆرەیان کە لێرە دانراوە بۆ منداڵە لە تەمەنی 4 مانگیەوە و بەم شێوە تەرتیبە دەست پێەکە لێرەدا بۆ 5 مانگ و بۆ 6 مانگی کە هەر کام لەم خواردنانە بە گوێرەی تەمەنی مناڵەکە پێوەی ڤیتامینی پێوە زیاد کراوە. لە پێشانگای منداڵاندا هەندێک کرێم کە لە مادەی سروشتی دروستکراون بەرچاو دەکەوتن. ئەو کرێمانە پێستی منداڵ لە گەرما و سەرما دەپارێزن و ناهێڵن منداڵەکە تووشی هەندێک ئازاری پێستی ببێتەوە و هەروەک دەزانین پێستی منداڵ ناسکە و لە بەرامبەر تیشکی خۆری بەتیندا توانای خۆراگری نییە. هەر بۆیە لە تیشکی خۆریش دەیپارێزێت. چەندین جۆری جیاجای کرێم لێبوو کە هەندێکیان بۆ ئەو ئافرەتانە دەبێکە دووگیانن. هەر لەو کاتەوە کە هەستیان بە دووگیانیەکەیان کرد دەتوانن لەو کرێمە کە لە شێوەی ڕۆندایە کەڵگوەرگرن بۆ ئەوەی لە کاتێکدا کە پێستی زگیان لە کاتی گەورەبوونی منداڵەکە لێک دەکشێ تووشی ئازار و لێک پچڕانی پێست نەبن و جۆرێکی دیکەشیان ئەوەیە کە لە کاتێکدا کە منداڵ دووش دەدەین واتە حەمامی پێدەکەین پاش حەمامکردنەکە بەکاری دێنین بۆ نەرمکردنەوەی پێستی و هەروەها ئەو مادەیە یاخود ئەو کرێمە کە بەکاردێت بۆ دووش پێدانی منداڵەکە وا دەکا کە منداڵەکە ئارام ببێتەوە. پاراستن و سەردانی نەخۆشخانە و زانیاری وەرگرتن بۆ چوون بۆ نەخۆشخانە شێوەی چارەسەری منداڵەکان پاراستنی ددانی منداڵەکان بەشێکی دیکەی پێشانگاکەی بۆ تەرخان کرابوو کە لەو بارەوە یەکێک لە کارمەندانی ئەو بەشە بەم شێوەیە بۆمان دووە. من ناوم بەهارەیە. ئێمە نوێنەری نەخۆشخانەی بەشی ددانانین. هاتوین لێرە زانیاری دەدەین بە دایک و باوک و هەروەها بە منداڵەکانیش. منداڵان لە تەمەنی 3 ساڵیەوە تاوەکو 19 ساڵی بە خۆڕایی ددانەکانیان چارەسەر دەکرێن. هەروەها پشکنینی ساڵانەیان هەیە کە بە شێوەی ئیجباریە بۆ منداڵان. ئەگەر خۆشیان کێشەیەکیان هەبێ پێش لەو ساڵە ئەوە دەتوانن زووتر سەردانی دکتور بکەن. ئێمە هاتوین لێرە و پێ لەسەر ئەوەدا دەگرین کە دەبێ حتمەن منداڵەکان ددانەکانیان بشۆن بۆ ئەوەی ددانەکانیان بحەسێنەوە و تووشی ئازار و کێشەی ددان نەبن. هەر لێرەش مسواک بەسەر منداڵ و گەورەکانیشدا دابەش دەکەین.
کاتێک لە پێشانگاکەدا دەگەڕین لە نکاو چاومان بە کۆمەڵێک منداڵ و دایک و باو کەوت کە دەورەیان لە یەکێک لە کارمەندەکانی ئاگرکوژێنەوە داوە. دیار بوو منداڵەکان زۆر شاد بوون بە دیتنی ئەو کەرەسانی ئاگرکوژێنەوە. لە نزیک ئۆتۆمبیلەکەەوە بەلەمێکی ڕزگارکرددانرا بوو کە لە ناو بەلەمەکە تۆپی یاری منداڵانی تێدا بوو و ناو تۆپەکانیش هەروەکو دەبینن منداڵ دانیشتون و خەریکی یاریکردنن. بنکەی ئاگرکوژێنەوە بەم شێوەیە و بە شێوەی دابەشکردنی کڵاو و جلوبەرگی کارمەندانی ئاگرکوژێنەوە دەیهەوێ ئەو بارودۆخە پێک بێنێت کە نابێ منداڵ لە کارمەندان و دام و دەستگای ئاگرکوژێنەوە بترسێن و ئەو زانیاریانەی کە لەلایەن ئەوانەوە دەدرێت بە منداڵان زۆر بە ئاسانی وەربگیرێن بۆ ئەوەی بزانین مەبەستیان لەوەی کە بۆچی ئەوانیش لەو پێشانگایەدا بەشدارن سەردانی کارمەندەکانمان کرد و لەگەڵ یەکێک لە کارمەندەکان کە پاش کەمێک قسەکردن لەگەڵی زانیمان کە کووردا وتوێژێکمان کرد و هەندێک پرسیارمان ئاراستەی کرد. گەلە بچێک حەش بەخسی گەلە برانکۆرێتکەن حەریقە گەلە دایک و بابتەنێکمە مەسەلەن بێژەن مەدرسەکەیە ئەنجی مەسەکەی بێژن فەستیڤالەکە مدوێتنگ بێنەوێرێک و بچیکت مە بێن و ڕکلام یعنی بچێک ڕکلامێکی بخۆ بکەین وەکی قانونێک ژمەیە هەیە و بدەرکەوین چینە مەدرسە بدەرکەوین چینە مەسجد هۆسەوەکی یا دوێژی یەختی بێژن ئینفۆرماسیۆنێک و گەلێک و باشمە هەلوێرە هەیە و دەینە دایک و بابت عالەمێ و وەختی بێژن ڕۆژێ تقریبا 2-3 ئاگر خانیە هەلبن یه مشکلەیەکی مالباخن یا دوی شمال کن و یا سه دونه گلک آگر در بیته جای اینفورماسیون اگه مقتل بیشتر نویرانه گلک رکلام اینفورماسیون دینه دیگه بابا و اگه جی گلت تشتهی رو میرد بچی کامتین وزعت کن گلک ایفا بچی کاتتن هر چی حفله که بیتن فستیوال وکی میگردیم مدرسه روزه صفت مدرسه 5 حتی نه یمناسیوم أورنا يسفي يوبتوريات نوعات فرينينغا لكن كفرينينغات كرديتين فرينينغ صوماليتين تركيتين عربيتين